سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕۆیانی ئەوکارم لە خزمەتێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران سەپاندنی سزای ئەعدام بەسەر بەندکراوێک لە زیندانی ورمێ کۆبوونەوەی سەرانسەری معەلیمانی خانە نشینکراو لە تاران ڕێپێوانی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران و گیان لە دەستانی 12 منداڵی بەلوچ بەهۆی نقمبوون لە هوتەک. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 30 گوڵانی 1403 خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران بە پێی ڕەواڵی هەر هەفتە دەست بە دۆخی خراپی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، خەزوێن، ئاهواز، ئەراک و شوش کۆبوونەتەوە و خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بە کردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. سەپاندنی سزای ئەعدام بەسەر بەندکراوێک لە زیندانی ورمێ حاتەم ئۆزدەمیر بەندکراوی سیاسی خەڵکی باکووری کوردستان لەلایەن لقی سێی دادگای ئینقلابی ورمێ بە سەرۆکایەتی قازی نەجەفزادە بە محاربەوەی ئەعدام مەحکوم کرا. حاتەم ئۆزدەمیر شەوی 11 پوشپەڕی ساڵی 98 یەتاوی پاش شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی سنووری چاڵدۆڕان دەست بەسەر کرا. ناوبراو ڕۆژی 18 ڕەشەمەی ساڵی 1400 یەتاوی بە تۆمەتی بەغی بە ئیعدام و بە تۆمەتی ئەندامەتی لە پێکاکە بە 5 ساڵ زیندانی تعزیری سزادرا. ڕۆژی 8 ڕەبەندانی 1401 سزای ئیعدامی و بەندکراوە لە دیوانی باڵای وڵات ڕەت کرایەوە و پەروەندەکە بۆ بەدواداچوونەوەی زۆرتر ڕەوانەی لە قەیسەی دادگای ئینقلابی ورمێ کرابوو. برینداربوونی کۆڵبەرێکی دیکە لە سنووری بانە ڕۆژی یەکشەممە 30 گوڵان کۆڵبەرێکی دیکە بە ناوی پویا عەبدی تەمەن 23 ساڵ و خەڵکی سەردەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بریندار کرا. ڕۆژی یەکشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری سەرتەزێنی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستە خۆتەقەیان لێکرا. لە ئاکامی دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی دوو کۆڵبەر بەناوەکانی پویا عەبدی و محەممەد دێحقانی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. لە سێدارەدانی 25 بەندکراوی کورد لە ماوەی 18 ڕۆژی ڕابردوودا بە پێی ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ ڕێژەی ئەعدامەکان لە ساڵی 1403 لە زیندانەکانی کۆماری ئیسلامی پەرەی سندووە و لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 15 بەندکراو لە زیندانەکانی کوردستان و ئێران ئیعدام کراون. بە پێی ئامارەکان لە ماوەی 18 ڕۆژی ڕابردوودا 25 بەندکراوی کورد لە زیندانەکانی کوردستان و ئێران لە سێدارە دراون. هەروەها لە سەرەتای ساڵی تازەی زاینی تا بە ئەمڕۆ 72 بەندکراو لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بانقەست و چالاکی مەسەبی ئیعدام کراون. کۆبوونەوەی سەرانسەری معەلیمانی خانە نشینکراو لە تاران ڕۆژی یەکشەممە 30 گوڵان معەلیمانی خانە نشینکراو لە سەرانسەری ئێرانەوە خۆیان گەیاندە تاران و لە بەردەم ڕێکخراوی بەرنامە بودجە کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ڕێگەیان نەدا معەلیمانی مەریوان و سەوڵاوە بەرەو تاران بەڕێکەون و بۆ ماوەی چەند سەعات دەست بەسەر و هەڕەشیان لێکرا. ڕۆژی یەکشەممە وێڕای هەڕەشەکانی کۆماری ئیسلامی معەلیمانی سەرانسەری ئێران لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە کۆبوونەوە و خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، کۆتایی هێنان بە خصوصی سازی سیستمی پەروەردە، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئازادیی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە ئێرانشار ڕۆژی یەکشەممە 30 گوڵان کرێکارانی شارەداری ئێرانشار لە ئاست نەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی حاڵوەژ نزیک بە 300 کرێکار لە بەشەکانی فەزای سەوز و خزمەتگوزاری شارەداری ئێرانشار کار دەکەن بەڵام ماوەی 5 مانگە حەقدەستیان پەرداخت نەکراوە و لە دۆخێکی خراپی معیشەتیدا ژیان بەسەرە بن. بە وتەی کرێکاران نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی کێشەی دەرمانی بۆیان ساز کردووە و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کرێکاران هەروەها خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون.
ڕێپێوانی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاریێران. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد ڕۆژی یەکشەممە سیگوڵان لە شارەکانی تاران، ئەهواز و ئیسفەهان بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان ڕۆژانە سەرشەقام و ڕێپێوانیان کرد. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی و ئۆستانداری پارێزگاکانیان خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ئیدامەی مانگرتن لە خواردنی کرێکارانی پێترۆشیمی تەورێز. زیاتر لە 600 کرێکاری شاغڵ پێترۆشیمی تەورێز ماوەی 16 ڕۆژە لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان مانیان لە خواردن گرتووە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. بە پێی زانیاریەکان، کرێکارانی مانگرتووی پێترۆشیمی تەورێز خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، پەرداختی کارانە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان. ڕۆژی یەکشەممە سیگوڵان کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان لە ئاستۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان، لە کۆمۆتیڕانەکانی سەر بە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی کرمان لە ئاست بێکارکردنی بەشێک لە هاوکارەکانیان ناڕازین و خوازیاری پەرداختی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و گەڕانەوەی هاوکارە لەسەر دەرکراوەکانیان بۆ سەرکار بوون. گیان لەدەستانی 12 منداڵی بەلوچ بەهۆی نەقومبوون لە هوتەک. بە پێی راپۆرتی ڕوانگەی مافی مرۆڤی بەلوچستان، تەنیا لە مانگی گوڵانی ئەم ساڵدا 12 منداڵی بەلوچ بەهۆی نەقومبوون لە هوتەک واتە چاڵاو یانیان لەدەستاوە. هوتەک هەمان چاڵاوی سروشتیە کە بەهۆی بارینی باران دروستە بێت و وێڕای مەترسی نەقومبوونی منداڵان لە نێو ئاو، هۆکاری بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی و شوێنی ژیانی کڕۆکۆدیلی ناسراو بە گاندۆوە کە ساڵانە دەبێتەوەی گیان لە دەستدانی دەیان ژن و منداڵی بەلوچ. بە پێی ئامارە نافەرمیەکان، نزیکەی 2000 هوتەک لە سەرانسەری بەلوچستان هەیە و لە شارستانی چابەهار بە تەنیا 1075 هوتەک بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەی خەڵکی هەژاری بەلوچ بوونیان هەیە و زۆربەی قوربانیان خەڵکیە و شارستانە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی معاللیمانی ژن لە بەریتانیا. ماوەی چەند ڕۆژە معاللیمانی ژن لە بەریتانیا دژ بە جیاوازی ڕەگەزی مانیان گرتووە و داوای مافی بەرابەر لەگەڵ پیاوان دەکەن. بە پێی راپۆرتەکان، مانگرتنی معاللیمانی ژن لە بەریتانیا لە ڕۆژی چوارشەممە 26 گوڵانەوە دەستی پێکردووە و ڕۆژی پێنجشەممە نزیکەی 1500 معالیم لە شاری بیرمانگام لە بەردەم ڕێکخراوی پەروەردە خۆپیشاندانیان کردووە. معاللیمانی ناڕازی ژن خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان لەگەڵ معاللیمانی پیا و پێدانی مەزایا و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتی پێخۆش بۆ هەموویان.